سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەورۆپا شەناوکارانم بووینە میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ لە هەر جگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستی ئەمەتان ئاراستە بێت ئومێدەوارین بەرنامەی ئەم جارەشمان سوودێکی دیکە بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنێت بەڕێزان ئەمڕۆ لە نێو بازاڕین دەمانوێت گفتوگۆ بکەین دەربارەی ئەوەی ئایا تۆی هاوڵاتی کاتێک کە کارێک ئەنجام ئەدەیت بەڕاوێژ ئەنجامی ئەدەیت یاخود تاگلایانە و سەر بەخۆیانە بڕیار ئەدەی لە کارەکانی ژیانتدا بە بڕای توی هاوڵاتی ڕاوێژکردن باشە بۆی لە کارەکاندا سەرکەوتوو بیت یاخود نەخێر خۆت تاگلایانە بڕیار بدەیت و ڕاوێژ بە هیچ کەسێ نەکەی بابزانین سەبارەت بەم بابەتە هاوڵاتیان ڕابۆچوونیان چییە بەڕاوێژ کار ئەکەن یاخود تاگلایانە بڕیار دەدەن فەرموون بە پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. ئایا تۆی هاوڵاتی کاتێک کە کارێک ئەنجام ئەدەی بەڕاوێژ ئەنجامی ئەدەیت؟ ڕاوێژ شوارەکە بکەم تاگڕەوی ئەگەنێتە زۆر شتی ناشرین و ناخۆش ڕاوێژەکەین و اینجا قەراری خۆمان دەدەین شێوەیەکە لە دیکتاتۆریەت تاگلایانە بۆ کڕینی شت خۆم قەرارەیە طبعا ڕاوێژەکەم وەڵای حەزەکەم تاگلایانە بڕیار بدەین بە پرس بکەیت لەوانەیە تۆ لەو بوارەیە هیچ زانیاریەکە نەبێت من یەکێکم لەوانە ڕاوێژ زۆرەکە هەرەبێ بە ڕاوێژ بژ نەخۆ بۆ خۆت تاگلایانە بڕیارەی ئیسفادەی لێ ناکەی تۆ ڕاوێژکردنت پێ باشە یان تاگلایانە بڕیار بدەیت؟ ڕاوێژکردن پێ باشە نەک تاگلایانە. بۆچی؟ طبعا لەبەر ڕێی خۆشم و ڕێی ئەوانیش ڕێی ئەوانیش وەرگرم لەوانەیە خۆم غەڵەت بم ڕێی ئەوانیش وەرگم ئەوان بەڕاست بزانم لە خۆم. تۆ خاوەنی چەند منداڵی؟ حەو منداڵم هەیە. شویان کردووە ژنان هێناوە؟ وەڵا شویان کردەوە ژنیان نەهێناوە. باشە ئەو کچانێک کە داوتن بەشوو کاتێک کە داواکارێکیان هاتووە ڕاوێژە بە خێزانەکەم کردووە؟ ڕاوێژم بە خێزانەکەم کردووە ڕاوێژم بە کەس و کاریش کردووە بە برا و خاڵەکانی کردووە. ڕاوێژ بە چواردەورەکە دەکەی یان سەر بەخۆیانە تاگلایانە خۆت بڕیار دەدەی؟ وەڵا لەوە چە تاگلایانە بێ کاری ئەمە چییە؟ وەڵای بڵم چی تارێک و شتێک باشە پێت وایە بە تاگلایانانە پرس بە کەس نەکەی بە نمونە ئەگەر ئەم دوانی وەڕۆیە بتوێ بچی بۆ بازار شتێ بکڕی یان بۆ ئۆتۆمبیلێ بکرێت چی بۆ پێشەنگای کڕین و فرۆشتی ئۆتۆمبیلێ بکڕی پرس بە کەس نەکەی خۆت تاگلایانە بڕیار بدەی پێت وانییە لە کارەکەدا سەرکەوتوو نەبینەی پێکی؟ ناخۆ بە تاکی دوایە ئەوە شتێکە جیایە و شتێکی تریش جیایە هەر شتە و ڕێی خۆی هەیە هەیە زەلامەیە شخصیان ڕێیەکی کە وەرەگری و ئەویش ڕێیەکی کەی هەیە تەبان بە تاکید ڕاوێژەکەین و اینجا قەراری خۆمان دەدەین. باشە بۆچی ڕاوێژەکەی؟ وەڵی تر زروفەکەی وا دەکەی بە ڕاوێژکەی مەسەڵەن لەگەڵ ڕاوێژکەی هۆکارەکەی چییە؟ وەڵی تر هەرێ شتێ لەوانیان من نەزانم چواردەورەکەم لە من باشتر بزانم پرسیان پێکەم و قەرارەکە دێت. پێت وایە بە ڕاوێژکردن باشتر بێ وەک لەوەی بە تاگلایانە بڕیار بدەیت؟ طبعا بە ڕاوێژکردن باشترە. ئەگەر مرۆڤ تاگلایانە بڕیاریدا پێت وانێت تووشی هەڵە بێ زۆر جار چکم ڕەنگە خۆی بە تەنانەی پێکێ تاگڕەوی شتێکی باش نییە تاگڕەوی هیچ باش نییە و هەموو شتێ بە ڕاوێژ چارەسەرەکە. چەند منداڵ هەیە؟ چوار. شویان کردووە ژنای هێناوە؟ نەخێر. تا چەند لەگەڵ خێزانت و لەگەڵ منداڵەکان تا لە ماڵەوە بە ڕاوێژ ئیش ئەەکەیت؟ هەموو شتێکمان بە ڕاوێژە. ئەگەر ڕاوێژەکەی وانە بەدڵ نەبوو تاگلایانە بڕیار دەدەی؟ نەخێر بڕیار نادەم. پەیامە چێ بۆ کەسانەی کە تاگلایانە بڕیار دەدەن؟ وەڵی هیوادارم ئەوانیش وەکو ئەو خەڵکی کە لە ژیان تێگەیشتون بە ڕاوێژ شتەکان چارەسەرکەن. بەڕێز لە ژیانتا کە هەر بڕیارێکە دابێ ڕاوێژ بە خەڵک کردووە یان خۆ بە تەنها بڕیارە داوە؟ وەڵی خۆم بە تاقی تەنیا بە کەسم نەوتۆ بۆ؟ وەڵی تر وا هاتووە بە خەیاڵ ڕاوێژ بە کەس نەکردووە بۆ نەبڵێ ئەم کارە من بیکەم باشە خراپە؟ وەڵی تر ئەو کارێک کە بزانیومە باشە بە مێشکی خۆم و بە دڵی خۆم هەڵم بژاردووە کە زانیومە خراپە هەڵم نەبژاردووە. لە کارەکانتە هەمیشە سەرکەوتوو بوو یان شکستشی هێناوە؟ وەڵی جاری وا بۆ سەرکەوتوو بووم و جاری واژە بووە یعنی زەرەرم کردو. وتیەکەی ئەڵێ بیرکردنەوەی دوو کەس لێ کەس باشترە سیان لە دوان باشترە چوار لە سیان باشترە کاتە ڕاوێژکردن واولیەکە لە ئیشەکاندا سەرکەوتووتر بێت. لە بەڕێستە پرسم
کاتێک کە بڕیار ئەدەی لە ژیانتا بۆ هەر کارێ بێت ئایا تاگلایانانە بڕیار ئەدەی یان ڕاوێژ بە چواردەورەکە دەگەی؟ تاگلایانانە شێوەیەکە لە دیکتاتۆریەت تاگلایانە طبعا دائما شت بە کۆمەڵ دەنگ بێرە باشترە بە کۆمەڵ بوو ئەگەر کەسێکی تیابێ ناڕەسەن بێ ئەوکانی کە نایە هەڵن بەو شێوەیە ئیمکار وەکو ڕەقیبێک بەسەر ئەوە بن لەبەرەوە تاگلایانە بە کەڵک نایە بە هیچ لە هیچ شوێنێکی دنیا ناخوات ڕاوێژ مهمە گەورەترین مستەلزەماتی حەزاریە ئەو ئاەتێکیشمان لە قورئانە هەیە بە ناوی ڕاوێژ و شورا تاگڕەوی ئەگەنێتە زۆر شتی ناشری و ناخۆش سەرکەوتو نابی قەت پێت وایە تاگڕەوی واولەکە کە تووشی هەڵە بکە طبعا لێکا تووشی هەڵاوی زۆر هەڵەش بەڵام ئەگە دەوروبەر ئەگەدار کەیتەوە لەوانەیە زۆر کەس قسەی باش بۆ بکات زۆر کەس قسەی زیاتر بۆ بکات بەتری استراحەتەکەی لە ژیانە ناتوانانی زاڵەوی بەسەر غەڵەت لەگەڵ ڕاوێژای بەڵێ تەواو ئەو مرۆڤانەی کە بە ڕاوێژ کار ناکەن تووشی هەڵا بن وایە طبعا هەموو کاتی ئەوەی نەبی سوالە لە خۆی گەورەتر پرسە وڵایی باشش دێ بە ڕاوێژکردن بە بڕیار بێ یعنی بە کۆمەڵ بێ باشترە زیاتر سەرەگرێت وەک لەوەی بە تاگەڕەوانە بڕیار بێ قەت هەبووە تاگلایانە بڕیار بدەی باوەڕ ناکەم نە خێزانە پێگەناوە هەڵێ زیکەی 15 ساڵە چەند منداڵەیە سیان سپاس کاتێک کە بڕیارێک دەدەی لە کەسە نزیەکان و دەست پێ ئەەکەی بۆ لە خێزانت ڕاوێژی پێەکەی ئاچ پێویستە ڕاوێژی بکەی ئەویش بە هەمان شێوایە ئەش بە هەمان شێوایە مەسەلەن تۆ زیاتر ڕاوێژەکەی بە چواردەورەکەت یاخود خۆت یەکسە بڕیار لە شتەکە ئەدەیت و پرس بە هیچ کەسێ ناکەن ڕاوێژی پێەکە ڕاوێژکردن باشترە بەلای تۆ بەڵێ مرۆڤەکە ڕاوێژی گرەزانی کەمتریش تووشی هەڵە ئەبێت یاخەوەنا دوو کەس سێ کەس ئەڵەی بۆ ئەم شتە بکەم باشیان نە هەر کەسە و ڕای وەچوونی خۆی گوازێتەوە لەو کاتەیە ئەنجامێکە بۆ دەرەچێت کە ئەم شتە باشە بیکەمان نەیکەم ساگەی تۆ زۆر جوانە ئیت نازانی پێغەمبەر خوا سەڵام ئەفەرمێ گەر دوو کەس بەیە کۆ بن باشترە لە یەک کەس سێ کەس باشتر لە دوو کەس معادن دوو کەس سێ کەس بایەکیان ئەمیر بێ بەسەر ئەویکانەوە ئێ ئەمیرەکەمە بەسی لە ڕاوێژکردنە باش ئەو کەسانەی کە تاگلایانە بڕیارەدەن پێدوانێ زۆر جار تووشی هەڵە بن ئیتر خۆ بڕیاری خۆیەتی خۆ پرس بە من تۆ ناکە ئەزانم بەڵام تووشی هەڵە نابێت ئیجا تووشیش بێ خۆ هیچ نەپرس بە کۆمەڵگەکەەوە نەپرس بە من تۆکە حەرەبێ بە ڕاوێژ بیش نەخۆ بۆ خۆت تاگلایانە بڕیارەی ئیسفادەی لێ ناکە ئەبێ بە زەرەر بۆ خۆ پێت وایە تاگلایانە زەرەرە لێ بدەن زەرەرە ئارەوەڵا ئارەوەڵا زەرەر چەند منداڵەیە چوار خوا لە دەستێ دێت باش لە ماڵەوە ڕاوێژ بە خێزانەکەتەکەی یاخود تاگلایانە نەبڕیارەدەی بەڵێ بەڵێ ئارەوەڵا ئەبێ ڕاوێژ بە دوا مناڵیشان بکەین نەگەر خێزان ڕاوێژکردن وەمان لەیەکا کە مرۆڤ تووشی هەڵە نەبێزانی تووشی هەڵە نابی دایمە سەربەرزەبی دایمە سەرکەوتوبی لیشەکانتەوە بەڵێ زۆر ڕاست تاگلایانە زۆر غەڵەت قەت هەبووە ڕۆژ لە ڕۆژان تاگلایانە نەبڕا بدەیت بەڵێ زەرەرە کردووە ئارەوەڵا زۆریش دوا پەیامت چێ بۆ خەڵک وەڵی دواپەیامەوەی هەر کۆبین دایمە هەر چۆنەڵی ڕاوێژمان هەبێ بە یەک کۆبین تاگلایانەی ئەم میلەتی ئاوا لێ کردووە هەر تاگلایانەی ئاوا بڕیاری دا و ئاوا میلەت داوای لێ هاتووە خەڵک بەڕاستی گیری خواردووە بۆ کڕینی شت خۆم قەرارەیە شتێکە بۆ خۆم بکڕم ئەوە قەراری شخصی خۆم بەڵام بۆ شتێکی کە بۆ مەسەلەیەک بۆ قەزیەکی تر بێ تاوان هەموو کەس هەندێک دڵسۆز و برادر و خۆشەویستەیە پرس و ڕابەوەوانە تۆ ڕاوێژکردنت پێ باشتریان تاگلایانانە تاوان ڕاوێژکردنەکە باشە لەوەچێت تۆ قەرارەکە خۆت بیێ لەوەچە قەرارەکەی تۆ لە سەداسەتی نەبێ باش نەبێ ڕاست نەبێ بەڵام ئەگەر پرس و ڕاب بکەی لەوە ئەچێ شتێک وەرگری لە دۆست و برادر و ئینەکانت ئەو شتانە هەمووی کۆەکەی تۆ لە شتێکی باش دەرەچەوە کات دەتوانێت قەراری لەسەر طبعا ڕاوێژەکەم یعنی ئەو شتێکی ئینسان لە ژیانیا زۆر جار لە بڕیارانە ئینسان هەڵەیەیان ئەتوانی کۆمەڵێک ڕاوێژ لە برادران و لە کۆمەڵێک خەڵکی شارەزا کۆکەیتەوە بەتابەتی و ئەو کاتە لەو کۆ ڕاوێژەی کە هەتا هەڵسەنگانێکی بۆکەی لە هەڵسەنگەکان توانی بڕیارێک بدەیت جاییتر گومانیشم لەوەیە بڕیارەکە ڕاستە دروستە هەڵەیە ئەو کەوێتە سەر دەوروبەر کابزانە هەبووە بڕیارێک بدەیت تاگلایانە نەبێ بەڵێ
تووشی هەڵە بوویت طبعا يعني مرۆڤ لە ژیانیا بالفعل هەڵ ئەگەر هەڵە نەکات ژیانیش جۆرێکە بێ ینی ژیان ناڕوە هەستان و کەوتنەوە هەیە لە بڕیاری شعی نەشتا زۆر جار مناڵە هەیە دوو مناڵ ژنا هێناوە شویان کردووە تۆزێ درەنگژنم هێناوە یەک کچێکم هەیە لە دەرچەوە بە چواری سارەی بۆ پۆلین و کوڕێکشم لە بڕیاردانەکاندا ڕایش بە خێزان و ماڵماڵەکەی بالفعل طبعا چکە زۆر شتی کۆمەڵ ئینسان کۆمەڵ شتێنێنی خۆی هەیە تایبەتی ڕابردی خۆی هەمە شتێکە بەڵام لە بڕیارێکی چارە نووسازە ناو ماڵە بالفعل ڕاوێژ بە خێزانەکەم ڕاوێژ بە براکەم ڕاوێژ بە کەسەکەم هەمە شتێک وەڵای حەزەکەم تاگلایانە بڕیار بدەم بۆچی وەڵاهی زۆر جار حەزەکەم ڕێی خۆم پرسی کەس دەکەم باشە هەستە کردووە کە ئەو تاگلانانە بڕیارت داوە سەرکەوتوبی لە کارەکان بووم بە زۆری ڕاوێژ نەکردووە بەخوا لە فکرم بێت تاگلایانە بەڵام سە دوو کەس ناڕێن بڕیا من نەڵێن با ئاوا بڕێنەوە وەڵێن نە با ئەوە بکەین ڕێگەی خۆم دایم بە سەرکەوتوترە تا ڕێگەی وەرگرم ئارە وەڵا باشە حەز ناکەی بە ڕاوێژکردن مرۆڤ زۆر جار لە کارەکانە سەرکەوتوترە بێت چکم وتەیەگەڵێ بیرکردنەوەی دوان لە دانەیەک باشترە سیان لە دوان باشترە قسم لەگەڵا کرد ئەزانم ڕێگەی خۆم دایمە زۆر بەهەیشە یعنی بڵێن بە عام هیوا هەیە لەوانێت تۆ شتا هەر لە فکر و خەیاڵتانەیە بەڵام ئەو کەسە کە تۆ ڕایش بێگەی بیست زەبت پێ بڵێ چەند ڕایش بە خێزان دەکەی وەڵاهی ڕایژم هەر پێ نەکردووە پێ نەکردووە ناوەڵا دیکتاتۆر بووی نەبەخوا دیکتاتۆریش نەبوو لەبەرەوە مستەوایە نەبووە ئەو ئەقلانە من پێم بووە پێی نەبووە ئەو شتانە من عەقڵمی بڕیە و نەیبڕیوە ئارە وەڵا تۆ لەگەڵ ئەوەدای کە تاگلانانە بڕیا بدەیت من دایمەوە سوپاس بۆ خە سەرکەوتوش بی وەڵاهی زۆری قەت هەبووە بەهۆی تاگلانانەوە شکست بێنی لە بڕیارێکە ئارە وەڵا بە تاگلایانە چۆن بووە قەرار پێش ئەوە هیچ قەرارێکم نەبووە هەڵساوم ئەزانین چۆنە بڵێن تۆ ئەڵەی وەکو نەک بچی پرۆژەیە بکەیت وەکو وەڵێ من ئەڵەم تەکلیفێکە نەم کەسە زانمە نوشەی من چییە و چی نییە بەڵام بەڕێی خۆم ڕۆیشتم سەرکەوتوو نەبوو لەوانەیە لەو کاتا پرسی دوو برادر دوو کەسی نزیکم بکردایە لەوانەیە بیوتیان نە ئەمە ڕۆوا بکە و ئاوکە باشترە ڕاوێژەکە باشترە ڕایەکەشەکە باشترە لە بازی حاڵەتە بەتەحەتم پێ نایکە ڕاوێژ باشترە چون لە بەرەو شتەکانە فکر کەوتەوە ئارە وەڵا ناچۆنە بێ پرس بکەیت بێ پرس بکەیت لەوانەیە تۆ لەو بوارەیە هیچ زانیاریەکە نەبێت تۆ لە خۆتۆ لە شتێکەڵەچی زەر لەوانەیە زەرەکەی تە ڕاوێژکردن باشترە زۆر قەت هەبووە ڕۆژ لە ڕۆژان تاگلانانە بەڕێ بدەیت بەڵێ زەرریشم کردووە زەرەر کردووە بەڵێ ڕاوێژکردنەکە واو لیەکە کە کەمتر هەڵە بکەی وایە ئای چۆن بەڵێ بە تەعکید خێزان هەیە بەڵێ بە ڕاوێژکردن خێزانە هێنایە خۆ بڕیارەدا تاگلایانانە نا بەڕاوێژکردن چەند ئێستا لە نێو ماڵی خۆتدا ڕاوێژ بە خێزان دەکەی زۆر بە بێ ڕاوێژ هەڵەوەشێت پەیامە چێ بۆ کەسانێکە هەمیشە قەرار لای خۆیانە تاگلانانە بڕیارەدەن پرس بە کەس ناکەن بۆ سەرکردانە لە وڵاتەیە هیچ کەسێکە لە ماڵی خۆی ئەو شتە ناکەن ئەم سەرکردەیە باوەسی خۆی هەموو شتێک چەند سەرکەوتو نەبێت لە کاری ئەگەر لە تاگلایان بێت تۆکەی ئەوەیە مەعاشەکەی جۆ جوانە ئەوە سەرکەوتۆکەیەتی بە هیچ لایەنێک ڕاوێژ ناکات ئەوە وڵ ئەم وڵاتەیە بۆ دەردەچێت دوا پەیامە چییە؟ وەڵا دووە پەیام ئەمانە پەیامیان ناوێ نا بۆ خەڵک بۆی ڕاوێژ کار لەناو خۆیانە نا هەموو کەسێ هەج ئینسانە لەم سەر عەرزەیە بەشی خۆی عەقلی هەیە ڕاوێژەکات ئەوەی کە ئینسانێکی تێگەیشتوو بێت تێگەی ئەوەیشی کە ئینسانێکی وەکومانە بێت ئاوا هەڵەیەکە بەرامبەرم خەڵکە و ئەو تا خەڵکە فەقیر وەزارە باجەکەی هات و هیچ شتێکی کرد من یەکێکم لەوانە ڕاوێژ زۆرەک بە تەکبیر باشترە شتەکەم دائما قڕی دوو کەس لە کەسێک باشتر ئای چۆن ئەوە تاکید ئاەتێکیشمان لە قورعانە بە ناوی شوراوە بەڵێ وایە ئەوەشەیە ئەو کەسانەی کە تاگلایانانە بڕیارەدەن پێدوانێ زۆرجار تووشی هەڵەبن با ئەوە شتێکی مستەحیلە هیچ ئەقلێک نییە بە تەنیا بتوانێت بڕیار با لە ساسە بۆ شت خراپە وانییە لە ماڵەوە ڕاوێژ ماڵ ماڵەکەی تقریبا ئاج بۆ نەکرێت یانی خۆ چییە ئەقل بە تەنیا شت خراپە چێ لە چێ بە تەنیا بڕیاریاوە سەرکەوتوو بووە سەگیری کردوە بەڵێ چەند ساڵە 30 ساڵ کوڕ و ڕوشیان کڕۆژێنە هێناوە بەڵێ
کاتێکە کچێکەدا بە شوان ژنە بۆ کوڕەکە هێنا ئایا ڕاوێژ بە خێزانە کرد ڕاوێژ بە چوادەورەکەت کرد طبعا هیتا خۆ ژن و ماڵیان تو هیتا ئافرەتەکە ڕێی لەسەر نەبێ و ناتوانین تۆ قەلارە بێ خێزانت وەرگە بڵێ ئەم کچە بەم بەش و ئەم ژنە بۆ ئەم کوڕە بێنم طبعا ئەگەر ئەو ڕازی نەبێت تۆ بۆ نمونە میوانێکە دێ بۆ ماڵەکە ئەگەر ژنەکە مۆنی لێ بکە یا باش بە خێراتی نەکات استفادە لە میوانەکەی نایکی معنەوە ژن ئەساسە دواپەیامە چییە؟ دواپەیام ئەوەیە سەرکەوتوون لە ژیانتانە حەزەکەم کەس ڕاوێژ کات بەبێ ئەوەی گەڕێتەوە بۆ تاگڕێت بە جەلامێ شت ناکرێت بە دوان بە سیان بە چوار بکەن هەبووە لەگەڵ خێزانەکەدا ڕاوێژی پێ بکەی پرسی پێ بکەیت بەڵێ پێم وتۆ ئەمانە چۆن وتۆمە قسەی ئەوشم نەکردووە چۆن نەبێشتیوە هەر لە خۆمەوە یعنی فەردی قسە بکەمەوەمانە چۆن نەتوانم بە فەردی قسە بکەم نابێ دواپەیامە چییە؟ وەڵا دواپایەمم ئەوەیە ئەم دنیایمان بۆ چاک بێت و ئەمن و ئاسایش بێتەوە عێراق و کوردستان و وانە ئەم برایەنەمان هەمویان بەیەکەوە دەستخەنە ناو دەست یەکەوە و باوەشکەن بە یەکە و نێڵن دوژمن زەفەرمان پێبەرێت تۆ تێو بیستۆ کە دەڵێ بیرکردنەوەی دوان لە یەکدانە باشترە سیان لە دوان باشترە چوار لە سیان باشترە وایە ڕاستە وایە ڕاستە کەواتە ڕاوێژگەتن گرنگترە ڕاوێژگەتن گرنگترە نەک بەتەنیا بڕیار بیت باش ئەو کەسانەی کە تاگلایانە بڕیاردەن پێ دوانێ زۆر تووشی هەڵە بن زۆر جا تووشی هەڵبوون غەڵەتیشن دوای خۆیان پەشیمانە بنەوە پەیامە چیە بۆ خەڵک؟ وەڵا پەیام بۆ خەڵکەوەیەکەوە هەموو کەسێک بوو کە ئیشێکی کرد پرسکا لە دەور پشتەکەی پرسکا بە دەور پشتەکە ڕاوێژکا بە دەور پشتەکەی ئەنجاو ئیشە بکات ئەمە کوڕی تۆیە؟ خوا لە نەسێت چۆنی؟ باشم خۆ ناو چییە؟ محەممەد کاکە محەممەد منیش ناو محەممەدە باشە بە قوربان تۆ کە کاتی ئیشێگەکەی بڕیاری ئەدەی پرس بە بابیان دایەکەی بەڵێ لە خۆتۆ بڕیار نادەی؟ نەخێ ئەنی حەزە بە ڕاوێژکردن نەتۆش بەڵێ باش دەست خۆش ڕاوێژ بکە بۆی کە لە ئیشەکان دەسەرکەوتوری ڕاوێژکردن بیرکردنەوەی دوان ئەڵێ لە دانەیە باشترە سیان لە دوان باشترە چوار لە سیان باشترە هەتا زیاتر پێدوانی ڕاوێژکردنەکە باشتر بێ بۆی مرۆڤ تووشی هەڵە نەبێ بەتاکی دوای بەتاکی دوای ڕاوێژ زیاتر بە خەڵکی باشترە بەزە بۆ خۆت فەرقی هەیە تۆ کەمتر ڕاوێژەکەیت بەتاکیت باشە قوربان قەت هەبوو ڕۆژە لە ڕۆژان بڕیارە بێت تاگلایانانە خۆم مەگەر تاگلایانەکە زۆر مستەفید بوو بێ بۆ قەزەیەک ئەوە لەوانە مەسەلات چاترن لەوانەیە کۆمەڵێ بە خراپە کارێ بکەن تۆ تاگلایانە خەرارێڵی نابێەوە بێ ئەوە بەو شێوایان لەو کاتە هینە ینی شتێکی خراپ نییە چەند مناڵە هەیە؟ من وەڵا شەشم هەیە چونە ماڵ و حاڵی خۆیان؟ باشە بڕم هەیە عمری 52 ساڵە ناڵم باش ئەمانەی کە بەڕێزە ئەو کچانەی کە شووی کردو ئەو کوڕانەی کە ژینان هێناوام کاتێک کە داواکارێکیان هاتووە کاتێک ویستۆ کچێکیان بۆ خوازیت ڕاوێژە بە خێزانەکەت کردووە ڕاوێژە بە خەڵکی تر کردووە یەکەم کەس بە خۆی لەم چکە خۆیان ناسێ دووهم بەدایشی لەم چکە دایشی ئەزانێک کچەکەی چۆنە لەوانێک ئەو زیاتر لە من ئەیبینێت اینجا ئەوە ئەگە تاوان ئەوە شتێکی هینەکە من ڕاوێژان پێ یەکەم بوان وەڕێی خۆشم ئەوەیە ینی ڕێی خۆشم بۆ ئەوە هەیە کە ئەوان ڕازی بوون پێی من یەکسەر تەیدی ڕاکەیانە کە وەکو دیموکراتیە لە ماڵی منە وایە ینی من ئەو کەسانەی کە تاگلایانە بڕیارەدەن پێدوانێ بە هەڵەیە بچن زۆر جار وەڵی تاگلایانەکە کاڵێن وەکو عەرزم کردی ئەگەر بۆ کارێکی بەخێر بێت مهم نییە بەڵام ئەگەر بە تەنها خۆی ئەو عینە بکات احتیمالە ینی مزاعفاتی هەبێت ینی وتێکی جوانی ژێڵێ بیرکردنەوەی دوان لە دانەیەک باشترە سیان لە دوان باشترە وایە ڕاست زۆر ڕاست پەیامەت چیە بۆ خەڵک؟ بۆ بڕیاردان بۆی کە بڕیاراندا بە ڕاوێژ بێت خەڵک لە خۆیەوە بڕیارنە بڕیاری یاک ئەو شتێک کە بڕیاری بووە با شتێکی نووسی بێ ینی چاکەی بۆ میلەت یا بۆ عایلەکە یا بۆ هینێکی کارێکی پیرۆز بێ ئەوی لەبەر ئەوە تاگلایانە بەو شێوەگە تاگلایانە بە تەنیا بۆ مەبەستێکی تایبەت بێ من لەگەڵ یانی شتێکی باش نییە ئەو مرۆڤانەی کە تاگلایانە بڕیارەدەن پێ دوای لە کارەکانیان سەرکەوتوو بن نەخێر قەت سەرکەوتوو نابن چکا کۆمەلگای وا پێویستەکە تاگلایانە بڕیار بی ڕاستەوخۆ کێڵێ عەقڵی تۆ هی من باشتر نییە لە تۆی تۆ باشتر منێ لە من بۆچونەگەڵە بیرکردنەوەی دوان لە دانەیەک باشترە سیان لە دوان باشترە چوار لە سیان باشترە پێنج لە چوار باشترە سنت هەروایە هەسوونەتیش هەروایە دایمە بە کۆمەڵ بیرکەیتەوە باشترە بڵێ لە قورعانە بە ناوی شوراوە دواپەیامە چییە بۆ خەڵک؟ وەکو چی سەبارەت بەچی ئەوەی کە ئایا تاگلایانە بڕیار بدەن بە ڕاوێژ وەڵا بە ڕاوێژ هیوادارم خەڵکە بە ڕاوێژ بڕیار بدە سەر ئەنجامەکانی ئەم
دۆخی ئێستا کە تێکەوتی مرۆڤ ئەگەر تاگلایانە بڕیاریدا لە ژیانیدا پێ دوانێت تووشی هەڵی بکات دڵنیاییەوە چکە تۆ نابێ مەگوەکو عەرە بەڵێ ئەنانیەت بەکاربێنی لە ئیشەکانتە دایمەن تۆ نابێ خۆت ساحب ڕاستە ئەبێ قەرار لە دەستی خۆتایە بەڵام تۆ ئەگەر پرس و ڕاوێشەکە بکەی باشترە چکە لەوە چێ ئەو قەراری کە خۆت لەوە چێ بە سەریعی قەرارەکە بی خراپ ئەو هەڵەیە بەڵام ئەگەر پرسیار بکەی لەوە ئەچێ مۆزە شتەکە باشتر بێ سەرکەوتوتر بێ دوپەیامت چیە بۆ خەڵک والله خەڵک من ئەم بەیانە سوتوە لەگەڵ برات تەکسیەکە هاتم من وتم ئەمڕۆ دنیا بینم دنیایەکی غەمبار و ناخۆش سایق تەکسیەکەش عینەشتی ینی هەستەکەم میلەت وەزعی باش نییە هەستەکەم بێزەوقە هەستەکەم ڕۆژ بە ڕۆژ مەشاکیلەکان زیاترە من گیر و گرفتەکان زیاترە بن خەڵک مرتاح نییە هەستی کردووە لەو کاتانەی کە ڕاوێژە کردووە کارەکانە سەرکەوتوانە چۆتە پێشەوە بالفعل يعني نسبيا هیچ شتێک نییە بڵێ مطلق بێ هیچ شتێک مطلق نییە تاگلایانە باشتر بووە تاگلایانە زۆر باشتر بووە چونکە بڕیاری تاگلایانە بەڕاستی لەوە ئەچێ زۆر بڕیاریش کە تاگلایانە بوو بێت نسبەتێکی نەجاحی بسەرکەوتنی تیا بوو بێ بەڵام زۆر جار ڕاوێژەکەەوەی کە ڕاوێژکەی بە دەوروبەر باشترە بەڕای من دوپەیامت چیە بۆ خەڵک وڵاهی دوپەیام بۆ خەڵک ئاشتی و تەبایی و ئاشتی کۆمەڵایەتی پارێزن چکەوە مەرجی ژیانی کۆمەڵگایە دوای ڕق و چینە و تۆڵە و ئەم شتانە نەکەون چکە ئەمە بمانوێ نەمانوێ هەمومان بەیەکەوە زەحمەت دراوین بەیەک شێوەژین بەیەک شەو پاشە ڕۆژدا دابینەکە دوپەیامە بۆ خەڵک چییە وڵا جا دوپەیامم چی بێ خۆ ژیان ئەوەیەکەیت هەست کەسە باقلی خۆی هەیە ڕەمبێمە منی قوبوڵ نەبێ کاڵێت من بە تەکبیر شتەکەم یان بەڕاوێ شتەکەم بەڵام خۆی دەمەن من پەیامەوەی هەموو هیچ کەسێک خاوەنی بڕیار نەبێ بە تەنیا خراپە ئەوە نمونەی وڵاتەکەشمانە بەداخەوە ئەمانە ڕاوێژیان نەکردووە بەداخەوە ئەتوانم بڵێم سیاسەتی هەڵەوەی لە وڵاتە کردەوە بێ ڕاوێژی تقریبا ئێمە دەیان و سەدان خەڵکی زۆر خوێنەواری زۆر بەتوانای زۆر پسپۆرمان هەیە لە وڵاتەیە تەمان پرسیان پێ ناکرێت ڕاوێژیان پێ ناکرێت تاگڕێی و بێ بەرنامە و تەکبیری وای کردو بێ ڕاوێژی وای کردووە زروفی بەداخەوە زۆر بەداخەوە وڵاتی ئێمە وای لات ئایا تۆی هاوڵاتی کاتێک کە کارێک ئەنجام ئەدەی بە ڕاوێژ ئەنجامی ئەدەیت ڕاوێژ شوارەکە بکەم تاگڕەوی ئەگەنێتە زۆر شتی ناشری و ناخۆش ڕاوێژەکەین و ئەنجا قەراری خۆمانە دەین شێوەیەکە لە دیکتاتۆریەت تاگلایانە بۆ کڕینی شت خۆم قەرارەیە طبعا ڕاوێژەکەم وڵای حەزەکەم تاگلایانە وەریا بدەن بە پرس بکەیت لەوانەیە تۆ لەو بوارەیە هیچ زانیاریەکە نەبێت من یەکێکم لەوانە ڕاوێژ زۆرەکە عەرەبێ بە ڕاوێژ بژ نەخۆ بۆ خۆت تاگلایانە بڕیارەی ئیسفادەی لێ ناکە هاوڵاتیان بەگشتی ڕابۆچوونان لەسەر ئەوە بوو بەڵێ کاتێ مرۆڤ هەر بڕیارێ دەدات پێویستە بە ڕاوێژکردن بڕیار بدات چونکە بیرکردنەوەی دوان لە دانەیەک باشترە و سیانیش لە دوان باشترە و چواریش لە سیان باشترە و هەتا کۆتایی هاوڵاتیان پێیان وایە ڕاوێژکردن وا دەکات کە لە کارەکانتدا سەرکەوتوو بیت و کەمترین زیان بەدەست بێنیت هەندێک کەسیشمان هەبوون کە پێم وابێ دانێت تا دوان بوون وتیان ئێمە زۆر زە تاگلایانە بڕیارە دەین حەزمان لێیە خۆمان سەر بەخۆیانە خاوەنی بڕیاری خۆمان بین و ڕاوێژ بە هیچ کەسێ نەکەین بەڵام بەکۆی گشتی هاوڵاتیان پێیان وایە لە ڕاوێژکردنە مرۆڤەکان تووشی سەرکەوتنە بن لە تاگلایانەدا مرۆڤەکان تووشی هەڵە دەبن و زۆرترین زیان بەدەست دەهێنن هەندێکیش لە هاوڵاتیان پێیان وایە لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستاندا بۆیە فەشەلی هانیوە و ژیانی خەڵک بە مۆزعە گەیشتووە چونکە سەرکردەکانی کورد فەرمانڕەوەکانی کورد ڕاوێژ بە کەس ناکەن و ڕاوێژ بە کەسانی ئاقڵ ناکەن و تاگلایانە بڕیارەدەن بۆیە ژیانی خەڵک بە مۆزعە گەشتووە و بۆیە خەڵک ئاوای بەسەر هاتووە و بۆیە دۆخی کوردستان بەم جۆرە تێکچووە ئەگەر ڕاوێژیان بکردایە بە کەسانی ئاقڵ و شارەزا ئەو کاتە وەزعی خەڵک بەم شێوەیە نەدەگەیشت
بۆیە ئێمە هیوادارین هەموو کەسێک هەموو لایەنێک چ لەسەر ئاستی سیاسی چ لەسەر ئاستی کۆمەڵایەتی تاگلانانە بڕیار نەدات بە ڕاوێژکردن بڕیار بدات. ئاەتێکیشمان لە قورئانە هەیە کە باسی ڕاوێژکردنەکات کەواتە ئەم بەڵگە قورئانیە پێمان ڕادەگەیەنێت کە ڕاوێژکردن وا لە مرۆڤەکان دەکات لە کارەکانیانە سەرکەوتوو بن و کەمترین هەڵا تووشان ببێت. پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.